زکی جویره نگونجاوه آفرینر فاحشتی دک و دولاب میرن ام دزانن کو او میر بو د سال 2005 بریا زاینه ده لپایتخت سومران نیپوری یکم کرخانه بناوی مساکادین وکر لگر ویجی با آوه کی به شرم رزکاته که وکی کو فاحشتی آفراندنه که جنه زندی دهیله میر تشتاکو آفراندی وکی سوجه جنه نشانده ده و به پیشخصنا فراسته که دروین آناموسه نفر لیدان و قتلیامین بیداوی لجنان فرز دکه به وی پیناسه ام دکارن وی انجام درخن لهمبری ایریشن بردوزیه یین میر سکنکه باش درنکت هوله لهمبری بیردوزیا سردسیا میر بیردوزیا آزادیا جنه لهمبری کاپیتالیزم تکوشینکه بچک دوی بداین لدجی ذهنیت سردست آمیر ذهنیت خوزایی یا آزادی جنه پیش بخن و دوی مروف سرکفتنا دقادا بیردوزیه ده بزانه و پیگ بینه دوی مروف جبیر نکه کو رادس کرنا جنه یا کون شوپی جواکیه نه فیزیکیه او جی جکولتیه ته وی دمه بریا هر تشتی پیویس دقادا بیردوزی ده فکر و هستن تسمیت بینه تک برن شر دقادا سیاسی ده عبدالله öcalan دیار که دم آزادی جنه بر خدا خدا پولیتیک ده به شر هری دجوار روبرو دمینه و دوی وی تشتی بزانه بی کو دقادا سیاسی ده بسر بکوه تو دستکفتی نکاره ماینده به سرکفتنا دقادا سیاسی ده نایواته تفگره دولت بوناجنه بروا جیوه تکوشینا لدیجی پیکاته دولت پاریس و هیرارشیک تیواته آفراندنا پیکاته سیاسی یه نه دولت پاریس دموکراتیک و آزادی زایندی و جواک اکولوژیک هیرارشی و دولت پاریسی هری زیده بخوازای جنره لحو ناکه جبرفه که جبو پیکاته سیاسی یه لدیجی هیرارشیک و دولتی دوی تفگر آزادی جنه رولا پیشنگ بریزه دقادا سیاسی ده تونکرنا کولتی ده اساس خوده بزانینا سرکفتنا دوی قادی ده پیکانه جبوه تکوشینا مکان دوی رخستن بون و تکوشینا جنیا دموکراتیک آبر فره بمشاندن هر جور اسازین سویل مافیل مروفان و رویبرین هرمی قادن کو تکوشینا دموکراتیک ده برخستن کرن و پیشخستنن مینا د سوسیالیزم ده ریا آزادی و کویا جنیجی د تکوشینا دموکراتیک آهری برفره و سرکفتی را در باست به تفگرا جنی یاکو دموکراسی بدست نخه نکاره آزادی و کویه بدست بخه دقادا جواکی ده راستی مالبات و زواجه عبدالله öcalan دست نشان دکه که پرسکریکا هری گرینگا دوار آزادی ده دقادا جواکی ده راستی مالبات و زواجه و نرین خواه و هاتی نزمان اف روشک بینا چولا بیبینی در دخه هولی اف سازین کو جبو جنان وکی رزگاری خویا دکن بذهنیتا هی یا جواکی جقفسکی در باسی قفسک دن دبن تواتیا وان نینه پیوسته مالبات وکی رنگ بدانا جواکا جور جواکا سردست نوا گلده وکی سازیه که سیخورتی بیدیدن راستی دماجن دزوجه کوله دبه وک زواج تو سازیه که دن نینه کو مروان او قاسی بگه کوله دراستی ده کولتی هری برفره به وی سازیتی آوا کرن و دنوا مالبات ده جهدگره با آوه که گشتی ام بحثا هفجین و جیانا بهفره ناکن اف مجارکه کل گوری تگیشتنا هر کسی آزادی و کوید دکاره و تیگی بگره ام دواتیا کلاسیک و ساسکری ده بحثا زواج و مالبات دکن واتیا دست سرکرنا جنی وکشینا جهمو قادن سیاسی درونی جواکی و آبوری تیواتیا کو ایدی بحثانی و نگره سرخه بیکو لیپرسینک رادیکال و پیشکش کرنا پرنسیبین جیانا دموکراتیک آزاد و هف پار بکه زواج و تکلین کو موتیواسیون و تگیشتنا کون شوپیا مالبات و بکتین دبکو دریا جیانا آزاد رولا هری خطرناک بریزن پیوستی به چاره سرکرنا قادا پولیتیک دموکراتیک و ذهنیت آزاد آزایندی و لگوری وی که به پیکانینا اراده هف پار آجیانی هیه سردما هری رزیل و بیناوروک آدیروکیه اوین ریبر عبدالله öcalan دنرخاندن خوده وها بالی دکشین سرمجارا اوینی
Di cihana îroyîn de mijara evînê ya ku herî zêde têya xaftin derbaskirina serdema herî rezîl û bênaverok a dîrokê ye. Di dîrokê de tu carî evîn ew qasî neketibû bin piyan. Ji evîna kêlîk bigire heta nêzîkatiyên cinayetên vekirî û têkiliyên xeter re dibêjin evîn. Têkiliyek çêtir ku têgihiştina pergala kapîtalîst a jiyanê nîşan bide nayê xeyal kirin. Evînên serdema me îtirafeke zelal a rewşa zihîniyeta ku pergala serdest li ser gel û civakê ferz dike heta di qadên herî pîroz de ye. Zindîkirina evînê yek ji karên herî zehmetê şoreşgeriyê ye. Ji bo vê kedeke mezin ronîkirina zihîniyetê û hezkirina mirovahiyê pêwîst e. Yek ji şertên herî girîng ên evînê hewce dike ku di nav sînorên şehrizayî serdemê de rêve bibe. Ya duyemîn jî li hemberî dînbûna pergalê sekneke mezin ferz dike. Ya sêyem jî pêwîstî bi helwesteke exlaqî heye ku bê rizgarî û azadiyê em nikaribin rûyê hev jî binêrin. Ya çarem hewce dike ku însiyata zayendî bi sê aliyan ve bişopîne. Bi gotineke din feraseta zayendî hewce dike ku zanibe ku her gava ku were avêtin bêyî ku bi aqil, exlaqa azadiyê û rastiya têkoşîna siyasî leşkerî ve were girêdan înkarkirina evînê ye. Yên ku firsenda avakirina hênîneke bi qasî çûkan azad nînin, qala evîn têkilî û zewacê dikin bi rastî jî nîşan dide ku teslîmbûna ji koletiya nîzama civakî û nirxê têkoşînê yê bi rûmet nizanin. Heger di serdema me de rastiya evînê were axaftin, belkî ev yek bi bidestxistina kesayetiyên ku Leyla û Mecnûn li paş xwe dihêlin ji gelek tasavvufan derbas dikin, pêdivî bi hûrbûniya zanyarekî hewce dike, ji kaosa heyê re dibe sedema azadiya civakî û îspat dike, lihengî û fedekarî bi bidestxistina serkeftinê ye. Pirsgirêkên wekeviya aborî û civakiya jinan jî bi çareseriya pêşî ya desthilatdariya siyasî û demokratîk bûyînê dikare bi awayekî serkeftî bê bersivandin. Eşkere ye ku bêyî siyaseta demokratîk û pêşketina azadiyê wekeviya hiqûqî ya hişk nikare zêde wateyekê bi dest bixe. Çêtir e ku mirov nêzîkatiya jinê wekî şoreşeke çandî binirxîne. Têkiliya azad a di navbera jin û mêrde. Abdullah Öcalan di nirxandinên xwe de wiha behsa azadiya jin û mêr dike. Çi qasî bi niyeta baş û hewdan bi çanda heyî re werekirin jî ji ber pirsgirêk û avahiya têkiliya di rewşê de çareseriyek azadîxwaz awetedar pêk nayê. Nasnameya azadîxwaza herî radîkal bi nêzîkbûna jinê an jî bi têgihîştin û derbaskirina nîzama di tevahî têkiliyên jin zilam de pêkane. Ji alêkî ve divê were zanîn ku ne pêkane ku mirov serî bi kevnê şopî û porno bi modernîteyê re tevlihev bike. Pêwîst e hem kurahiya azadiyê hem jî kurahiya koletiya liqadan were bi destgirtin û îrade kirin. Yên ku nikarin di azadiya jinê de xwe pêş bixin, divê fêm bikin ku di tu qada azadiya civakî û siyasî de nikarin bibin çareserker û veguherîner. Divê wekî pîvana azadiyê ya herî bingehîn bêdîtin ku her hewdana azadiyê ya ku nikaribe duwarê dubendiya serdestiya mêr koletiya jin de bi ser bikeve, wê nasnameyeke bi rastî azad peyda neke. Bêyî têkbirina têkiliyên milk û desthilatdarî yên li ser jinê, têkiliya azad a jin mêr pêk nayê. Perspektifên azadiya jinê beşa siyemîn. Abdullah Öcalan Divê armanca jiyanê bêlê pirsîn kirin. ber bi 25 mijdarê roja têkoşîna li dijî tundiya li ser jinê ya cîhanê de em tespît û nirxandinên rêber Abdullah Öcalan bi were parve dikin. Di vê beşê de rêber Abdullah Öcalan balê dikişîne ser giringiya qadên jiyanê yên jinan. Partiyên Azadiyê yên jinan. Abdullah Öcalan vê sedsala ku em têde de jîn wekî pêvajoya ku îradeya jinê bilind bûye bi nav dike wiha dibêje. Di vê sed salê de îradeya jina azad bilind bûye, dibe ku di vê sed salê de saziyên mayînde yên jinan bêne avakirin.
حوجداری به پارتیا آزادیا جنان هەیە. پارکên çandî yên azadiyê yên jinan. Abdullah Öcalan diyar dike ku pratikirina rêgezên polîtîk û îdeolojîk ên esas ên azadiyê devê peywira partiyan be û wiha pêde diçe. Ji bo jinan li bajaran nestargeh divê qadên azadiyê bêne afirandin. Parkên çanda jinan ên azad dikarin bêne avakirin. Ji ber malbat zarokên keç perwerde nakin, hewceyî bi parkên çandî yên jinan ên azad heye. Bê jin jiyan nabe, lê bi jina heyî re jî jiyan nabe. Jin hatiye kolekirin. Têkiliya jin û mêr têk çûye, ji ber vê jî ji vê kaosê derketin bi têkoşînê pêkane. Divê li dora jina azad hêza mezin bê afirandin. Bê jin jiyan nabe. Sermayeya zêdetir, sermayeya zêdetir. Pirsgirêka serjimarê girêdayê malbata zayendperest û jinan e. Zêdetir serjimar, zêdetir sermaye ye. Jinitiya malê fabrîqeya serjimarê ye. Pergala herî zêde hewceyî bi vê qadê dibîne. Mixabin malbat xistine bin serdestiya tekelê. Hemû zehmetî li ser jinan hatiye barkirin û mal cî diyarî herî mezin a pergalê ye. Serjimara her diçe zêde dibe herî zêde jinê mehv dike. Ev di îdeolojiya xanedaniyê de jî wisa ye. Ji dîrokê heta îro jin wekî alava îstîsmarê hatiye bikaranîn. Jin îro dema herî krîtîk a dîrokê ya binpêkirinê dijî. Di statûyên heyî de jiyan bi jinê re gelekî şaş û nebaş e. Mijara ku ji zarokatiyê ve herî zêde li ser disekinim ev e. Bi jina di statûya heyî de jiyîn jiyaneke ku jin zayendî tê dîtine. Jin heybeteke xwezayê ya ku divê pîroz be lê sermaye û mêran jin xistine bin tekela xwe û ew qas kirine fabrîqeya serjimarê. Heta têkiliya di navbera jin û mêran de baş neyê fêmkirin tu pirsgirêk baş nayê fêmkirin û nayê çareserkirin. Di esasa pirsgirêkên civakî de pirsgirêka têkiliya jin û mêr heye. Di civakên hiyerarşîk de zewaca yekalî tê ferskirin. Di vir de hîmê koletiya mayîn de jî tê avêtin. Koletiya vê qadê protîfa binpêkirin û koletiya civakî ye. Bi rova jî vê têkoşîna li dijî koletî û binpêkirinê jî esasa wekevî û azadiyê ye. Rêbazeke ji jinê bêpar têkoşîneka azadî û wekevî ya ku jinan nagire navenda xwe nikare heqîqetê fêm bike û wekevî û azadiyê pêk bîne. Devê armanca jiyanê bê lêpirsînkirin. Venasîna jinê rola wê ya di jiyana civakî de divê baş bêdiyarkirin û ev ji bo jiyanê esas e. Wek hebûn venasîna têgeha jinê girîng e. Dema jin bê venasîn mêr jî tê venasîn. Ji mêran derketin û venasîna jin û jiyanê wê ne venasîneke rast be. Hebûna jinê di aseke navendî de ye. Di aliyê biyolojîk de jî ev wisa ye. Pergala serdesta mêr jin heta ku ji destê wan hatiye tune kiriye û paqij kiriye. Xwezaya jiyanê girêdayî jinê ye. Dema jin ji civakê bêdûrxistin berova jî vê dertê holê. Mêr bawekî çavsor di şexsê jinê de êrişî jiyanê dike. Dijminahiya mêr a li dijî jiyanê girêdayî rastiya civakî ya lê dijiye. Divê armanca jiyanê bê lêpirsînkirin. Abdullah Öcalan diyar dike ku devê jin xwe ji desthilatariyê hegemonîk a serdest a mêr rizgar bikin û pirsgirêkên desthilatariyê hegemonîk ên derxistine holê bi van sernavan rêz dike. Serjimar êdî gerdûniyê rêve dibe û cureyên zindiyên din xisiye bin tehdîdê. Ev terza jiyanê roj bi roj xweza û ekolojiyê tehdîd dike. Bertundiya desthiladariyê ya bê sînor vedike. Asta milîtarîzmê verasê baş ve nabêje. Zayend ve guheriya alava îstîsmarê ya bi xof li ser zayenda jinê zext û binpêkirinên mezin pêktin. Her diçe jin tên binpêkirin û dibe alava zayendê hêza erzan a kar. Li ser jinan qirkirineke çandî tê meşandin. Di şertên wisa de civakeke nexweş dertê holê. Civaka jinan a bêwate têwateya civaka bêwate. Bi jinê re jiyana azad. Abdullah Öcalan ji bo jiyaneke azad a bi jinê re balê dikişîne ser van nakokiyan.
حوجه بتگها هفجیانا اکولوژیکه دا آسا جواک گیشتی ده جیانا آزاد آب جنیره فرز دکه. سوسیالیزم راست به جنیره ده اساس جیانا آزاد دکاره بی آوا کرن. جبوفه دویل دوجی دستلاداریا سردست تیکوشیم بداین. هفجیانا آزاد به وی پیکانه. حتی جیانا زاین پرست آجواکی نی تصفیه کرن هفجیانا آزاد جی پیکنای. دوی وکویا جواکی اساس بگرتن و دوان شرط و مرجان ده هفجیانا آزاد آب جلیره پیکانه. دما جن جعالاوا بن پیکرنی درکوه جهیزا کار ارزان بیدرخستن جعالاو بونه بیدرخستن و هفجیانا آزاد آب جلیره پیکان به. جواک انجاخ دوان شرط و مرجان ده دکاره و گوهر جواکا آزاد و هفجیانا آزاد. بیست و پنج مجدار برح أفينداري زين وروناهي أزاديم سوغرتك. المرأة هي الأمل فحافظ على أملك. حقیقتا دایی که این برخوادر دروپر دیرو که ده هاتنه نقشانده دیا لسر جنوی برح برخوادان رومت امی تیک ببین تیک برن وی بتاکوشین او هفگرتنا جنان پیک وره 25 مجدار بهویا ولاتك آزاد و زانستا جنه بسر بکرد رح سرکفتنه و في روجه بهز وبلن ببع. لا يحل السلام في مجتمع يضطهد المرأة.
بری هم بری دولتی شدت سر جنی جن جیان آزادی دنگ و رنگ شورش جنه جن جیان آزادی برخودان جنی نه روزه که هر روزیه جن جیان آزادی ام برخوادان خویا که بلند به داویل تندیا میرانتینن جن جیان آزادی Direnişin rengi de dili de kadın. Şiddetin iyi hali bahanesi yoktur. لەرکێبی سەرمانن سڵاوتان لەوێ ئەم کاتتان باش بەڕێزان هەوڵەکانی ئەمڕۆ پێنجشەمە 23 نۆڤەمبەری 2023 تان پێشکەشەکەین بیسەرمان بن. ئەمڕۆ فارس عیسا سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی کاربڕێکەر لە بەغدا بە میدیاکانی ڕاگەاندووە لیستی خەرجی و داتی پێداچوونەی مانگیدان ڕادستی نووسینگەی سەرۆکوەزیران لە وزارەتی دارایی چاودێری دارایی عێراق کردووە ئاماژەی بۆ شکرۆک و حکوومەتی هەرێمی کوردستان دەستیان بەڕێکارە کارگەڕەکانی ناردنی دوابەشی 3.7 ملیارد دینارەکەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کردووە. باسی لەو شکرۆ هەفتەی داهاتوو پارەکە دەخرێتە سەر ژماری تایبەتی وەزارەتی دارایی و ئابووری و حکوومەتی هەرێمی کوردستان. لای خۆشەوە وتەبێژی حکوومەتی هەرێم سەبارەت بە وادەی دابەشکردنی موچە ڕاگەاندووە لەگەڵ گەیشتنی کۆتا گوژمەی 700 ملیارد دینار لە بەغدا و دەست بە دابەشکردنی موچە دەکرێت. نزیک دەبینەوە لە مانگی 12 و بەغدا سەرخاڵی ئامادەکاری و دابەشکردنی موچەی مانگی 12 ئەم ساڵە موچە خۆرانی هەرێم هێشتا موچەی مانگی نوێیان وەرنەگرتووە. یان کەسایەتی بەڕێوەبچەی دید و بۆچینیان لەسەر ئایندەی سیاسی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق بزاندرێ. ڕۆژی 25 مانگە لە شاری سلێمانی بە بەشداری دایان کەسایەتی سیاسی لە هەرێمی کوردستان و عێراق دیداری میزۆپۆتامیا بەڕێوە دەچێت. دکتۆر یوسف محەممەد سەرۆکی دامەزرای میزۆپۆتامیا و سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمان دەبێت گفتوگۆی زیاتر هەم لەبارەی دیدارەکە و چەند پرسێکی دیکە دەکەین. دکتۆر یوسف سڵاوت لەبێ بەیانێت باش سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. سڵاو لێو لە گوێگرانی بەڕێزی ئەم ڕادیۆیە بەیانیەوەش باش هەر سەلامت بن. سپاس دەکەین. دکتۆر دەمەوێت سەرەتا باسێکی ئەم دیداری میزۆپۆتامیامان بۆ بکەی کە بڕیارە 25 مانگە بەڕێوەچێ ئامانجی ئەم دیدارە چی دەبێتێنەوە کەسانێک کە بەشدارە بن لەم دیدارەیە؟ بەڵێ لە ڕاستیە پێشتر دامەزراوەیەکمان دروست کردبوو بە ناوی دامەزراوەی میزۆپۆتامیا بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان لە بەغا کارەکانی ئەنجام درابوو کاری مۆڵەتەوەوانە و ئێستا وەکو یەکەم کاری ئەم دامەزراوەیە ئەم دیدارە ئەنجامەدرێ و کۆمەڵە کەسایەتی نیشتیمانی لە ئاستی هەرێمی کوردستان پارێزگا جیاوازەکانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشە لە ئاستی عێراقیش بەشدارە بن لە ماوەی یەک ڕۆژە گەنگەشەی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق کرێ و هەوڵە درێت یاڕوانینێکی نوێ بۆ ئەم پەیوەندیانە بهێنرێتە کایەوە. زیاتر نەوەی دووەمی سیاست لە هەرێمی کوردستان بە ئامانجگیراون کەسایەتیە دیارەکانی ئەم حیزبانی ئێستای هەرێمی کوردستان یعنی داوت نەکراون بۆ دیدارەکە و ڕاستیەکەی ئەمانوێت گوێمان لە ینی گوێمان لە گوێ و سەرنجی ئەوانە گوێمان لە سەرنجی ئەوانە بێت کە نەوەی دووەمی سیاستن لە هەرێمی کوردستان و نەوەی سێهەمی ژگێتە پێش. کێنەوە کەسانە دکتۆرنەوەی دووەم؟ یعنی ئەوانەی کە لە دوای ڕاپەڕینەوە وردە وردە هاتوونەتە ناو کاری سیاسیەوە لە هەرێمی کوردستان ئەمانە ڕەنگە باشتر بتوانن پێکەوە دیالۆگ بکەن و ڕەنگە ڕێگاچارەی کێشەکان زیاتر بتوانن پێی بگەن بە حکومەوەی کە کۆمەڵێک باگراوندیان نییە. من دڵنیام کە خەڵکیش هەیە لەنەوەی یەکەمی سیاسیەکانی هەرێمی کوردستانە بەو شێوەیە بیرەکاتەوە بۆ بەشێک لەوانش هەر
داوت کراون خەڵکی سربەخۆ بەڵام زیاتر حەزمان کردەوەمە دیدارێکی گشتی بێ نەک دیدارێکی خوانواندنی ئەوانەی کە بەرپرسن لە کۆی و ڕووداوانەی ئێستا لە هەرێمی کوردستان و لە پەیوەندیەکانی لەگەڵ عێراقا ڕۆدەن. باش جنابەت باسیەوەت کرد دەتانەوێنەوەی دومی سیاسی هەرێمی کوردستان دید و بۆچوونیان بزانن لەسەر چۆنێکی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق و دیدی نوێی سیاسیەمان. من دەمەوێت بزانێکم دید و بۆچوونی جەنابتان چۆنە لەبارەی ئەو ڕووداوانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و عێراقدا بەگشتی ڕوودەدا. لە ڕاستیە ئەوەی کە ئێستا هەیە دەرەنجامی شێوازێک لە حکومڕانی ناتەندروستە لە هەرێمی کوردستان و لە عێراقی شەڕەدەیەکی زۆر کێشە هەیە لە ڕووی حکومڕانیەوە بەڵام ئەو لاسەنگی کە ئێستا دروست بووە لە پەیوەندی نێوان هەرێم و بەغا زیاتر پەیوەندی بە دۆخی ناوخۆیی هەرێمی کوردستانەوە کە بالموناسبەی یەکێک لە تەوەرەکان بریتیەوە لە کارکردی دۆخی ناوخۆیی هەرێمی کوردستان لەسەر پەیوەندەکانی لەگەڵ عێراق و لە هەمان کاتیشە تێڕوانینێکی تەقلیدی لە هەردوو لاوە هەیە بۆ شێوازی دارەدانیان پەیوەندیانە کە لەسەر بنەمای ململانەی سفری ئەڕوانە ئەم پەیوەندیانە ئەوەی بەرامبەر بەدەستی بهێنێ لە من چووە و ئەوەی من بەدەستی بێنم لە بەرامبەرە چێەوە تا گەر من بەهێز بم ئەو لاوازە بێت ئەو بەهێز بێت من لاوازە بم یعنی ئێمەمانەوێت شێوازێکی تر لە تێڕوانین لەو پەیوەندیانە بێتەکایەوە کە پەیوەندێکی یەکتر تاوکردن بێ و ئەوەش دەرفەتی هەیە و ڕەنگە لە دیدارەکە زیاتر بە تێر و تەسەلتر باس لەم پرسانە بکرێت. باشە دکتۆر بۆ خۆ دەزانی کە ئێستا هەرێمی کوردستان بەدەست قەیرانی ئابووریەوە دەناڵێنێ کەمی نەبوونی بودجە بۆ خۆت ئاگاداری کە ماوەیەکی زۆرە مامۆستایان و فەرمانبەران بەتایبەتی لە شاری سلێمانی و قەزا و ناحیەکانی لەسەر شەقا من بۆ ئەوەی کە موچەیان نێو حەقی خۆشیانە ئێستا بەغدا بۆ ناردنی موچەی موچەخۆرانی هەرێم دوو داواکاری هەیە یەکیانەوەی کە داتا و زانیاریەکانی موچەخۆرانی هەرێم بدرێ بە بەغدا دومیشان حکوومەتی کاربڕێکەر لەگەڵ بەغدا ڕێبکەوێت لەسەرکردنەوەی هەژماری بانکی لەگەڵ یەکێ لە بانکە ڕێگە پێدراوەکانی عێراق بۆ خۆت ئاگاداری ئەمە. من دەمەوێت بپرسم ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان بچووک نابێتەوە مەبەستم دەسەڵاتەکانی هەرێمی کوردستانە هەم پێگەکەیەتی چونکە بەغدا ماوەیەکی زۆر ئیش لەسەر ئەماکە. لە ڕاستیە ئەگەر هەرێمی کوردستان بەدامەزراوەی بکرێ و حکوومەتی نیشتیمانی لە هەرێمی کوردستانە بێتەکایەوە هێزی نیشتیمانی لە هەرێمی کوردستانە بێتەکایەوە شەفافیەتە بێ لە داهاتەکان لە هەرێمی کوردستان ئەو ناڕزایەتی بەرفراوانی کە لەناو خەڵکە هەیە وردە وردە چارەسەر بکرێ و شێوەیەک لە ئاشکردنەوەی نێوان خەڵک و دەسەڵات لە هەرێمی کوردستانە بێتەکایەوە گواستنەوەی موچەی فەرمانبەران بۆ حسابی بانقی و ڕاستەوخۆ لەلایەن حکوومەتی اتحادیەوە بدرێ ئەمە کێشە بۆ هەرێمی کوردستان دروست ناکات ئەمە هەرێمی کوردستان لاواز ناکات ئەوەی هەرێمی کوردستان لاوازەکات ئەو شێوازە لە حکومڕانی ناتەندروستەیە کە لە هەرێمی کوردستان هەیە پێشێلکردنی ماف و ئازادیەکانی خەڵکە لە هەرێمی کوردستان بوونی گەندەڵی هەرێمی کوردستانی لە بەریەک هەڵوەشاندووە بوونی دوو ئیدارەیی و سێ ئیدارەیی و بوونی هێزی چەکداری حزبی و هێزی ئەمنی حزبی و هێزی هەواڵگری حزبی هەرێمی کوردستانی لاواز کردووە. تۆ خۆتەزانی کۆڵەکەیەکی دوو کۆڵەکەی سەرەکی بۆ دامەزراندنی هەرێمی کوردستان لە ساڵی 1991 بریتی بوون لە ڕەزامەندی خەڵک بۆ حکمی خۆ بەڕێوەبەری کورد لە چوارچێوەی هەرێمی کوردستان و پشتیوانی نێودەوڵەتی بۆ ئەمە کامە زیاتر لە کۆڕە و خۆی نواند یعنی ئەوەی کە خەڵکی کوردستان بە ملیۆنانی کەوتنە ڕێ وتیان ئێمە حکمی بەحسمان ناوێ بەڵکو ئێمە حکمێکی جیاوازمانەوێ و لە هەمان کاتیشە ئەمە پشتیوانی نێودەوڵەتی بۆ پرسی کورد دروست کرد ئەمە پشتیوانی هەرێمی کرد و هەرێمی دروست کرد. ئێستا هەردوو ئەم کۆڵەکە سەرەکی لاواز بووە یعنی بڕوا متمانی خەڵک بەدەسەڵاتدارەتی هەرێمی کوردستان زۆر لاواز بووە و لە هەمان کاتیشە پشتیوانی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان زۆر لاواز بووە و هەرێمی کوردستان لەو کاتێک کە لە ینی ئەوجی قووەت و هێزی خۆی بوو ناچوە دانوستان لەگەڵ عێراق بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئێستا کە بەتایبەتی
پرسی نەوتوەوە بەدەستیان شکایەوە نەخۆیان توانیان نەودۆ باشی ئیدارە بن و داهاتەکەی بخەنە خزمەتی خەڵکەوە و نەتوانیشان لەگەڵ حکوومەتی اتحادی ڕێککەون هەتاکو بڕیارەکانی دادگای باڵای فدرالی عێراق و یعنی دەستەی ناوبشیوانی پاریس و پێشتریش دەستەی یعنی ئەو دادگای تحکیمی لەندەن ئەوانە کە هەر یعنی بەداخەوە یعنی ئەم برادرانە نەوتو هینەکان بە شێوەی ڕێخست بوو لە هەر دادگای سکاڵا لەسەر هەرێمی کوردستان تۆمار کرا هەرێمی کوردستان دۆڕاندی جبۆیە ئەمانە هەرێمی کوردستانی لاواز کردووە وەگەرنا گواستنەوەی موچە یعنی ئەوەی کە موچە ڕاستە و خۆ لەلایەن حکوومەتی اتحادیەوە بڕاتە سەر ڕقم حسابی هاوڵاتی ئەمە چ کێشێک بۆ حکومڕانی هەرێمی کوردستان دروست دەکات یعنی ئێستا خۆ هەرە بێ موچە لە بەغاوە بێ جایی تر لە باتی ئەوەی ئەمە ئەم هەموو لەف و دەورانی لێ بکرێ و دنیایەک هینە بندیوار و ئەمانە هەبێ ئەمە شەفافیەتی تێبکەوێ و سیستمی بانقی بهێنرێ ئەمە باوەڕ ناکەم کێشەیەک بۆ هەرێم دروستکات. باشە بۆ خۆ دەزانی کە ئێستا هەرێمی کوردستان نە پەرلەمانی ماوە و حکوومەتیش کار بەڕێکەرە هەرێمی کوردستان بە بۆشایەکی یاساوی ئیداریدا تێپەڕێسە لێکەوتە نەرینەکانی و بۆشاییە لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت لەمە خراپتر دەبێت کە ئێستا وەکو باست کرد یا دەگوزارێت لە هەرێمی کوردستان